بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش ئەمڕۆ لە شارێڕانیە لە زانکۆی ڕاپەڕین دیداری زانستی گەشەپێدانی ئابووری دەڤەری ڕاپەڕین بەڕێوە دەچێت دیارە دامەزراوەی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی بە هەمهانگی لەگەڵ زانکۆی ڕاپەڕین لەژێر چاودێری قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دیدارەکە بەڕێوە دەچێت. دیدارەکە چەندین پانێڵی جیاواز لە خۆی دەگرێت، گفتوگۆکان لەبارەی گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ و هەروها کەرتی گەشتیاری و گەشت و گوزار و کۆمەڵێک بابەتی دیکەی جۆرا و جۆری تێدایە کە تایبەتن بە گەشەکردنی ئیدارەی ڕاپەڕین لە ڕووی ئابووریەوە. جا من بۆ زانیاری زیاتر دەمەوێت لەگەڵ کاگارام سعید بەڕێوەبەری پلانی استراتیژی دامەزراوەی ڤیژن قسە بکەم. کاگارام سڵاوت لێبێت. ئەم دیدارە ئەمڕۆ بابەتەکانی چین زیاتر باسی چی دەکەن، تا چەند گرنگە بۆ ئێرە ئەم پلانە هەبێت بۆ گەشەکردنی ئابووری؟ بەڵێ بێگومان ئێمە هەمومان نەزانین دەڤەری ڕاپەڕین بە هەر سێ قەزاکەیەوە چه حاجیاوە چه قەڵات زێت ڕانیە کۆمەڵێک سەرچاوی گرنگ و دەوڵەمەندی تایە، کۆمەڵێک دەرفەتی ئابووری و گەشتیاری و پیشەسازی و وەبەرهێنانی تێدایە. هەموو ئەمانە گەر بتوانرێت لە پلانێکە ڕێک بخرێت دەکرێت بۆ ئایندەی ئیدارەی ڕاپەڕین پلانێکی گرنگ دروست بێت کە کاریگەری هەبێت لەسەر هەم هەلی کار بۆ گەنجان، هەم ئەو کێشە و قەیرانە ئابووریانی کە ڕوبەڕووی دەڤەرەکە بنەوە. پلانی ئێمە ئەوەیە کە بتوانین پلانێکی استراتیژی تۆکما بۆ ئیدارەی ڕاپەڕین بنووسینەوە، دواتر پێشکەش بە لایەنە حکوومیەکان و بەرپرسەکان بکرێ بۆی کە کاری لەسەر بکەن. پێشتر بێگومان هەماهەنگیمان لەگەڵ ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕین و لەگەڵ زانکۆی ڕاپەڕین کردووە، پاشان ئێمە ئەمە پلانێکە بۆ ئیدارە سەربەخۆکانی تر، دواتر دێنەوە سەر سلێمانیش هەمووی وەک کۆی گشتی کاری لەسەرەکەین. بەڵێ بەڵام کاگارام چەند پانێڵ لە خۆ دەگرێت تاکەی بەردەوام دەبێت دیدارەکە زیاتر قسە لەسەر چی دەکەن بە دیاریکراوی؟ بەڵێ پانێڵەکان سێ پانێڵن. بێگومان پانێڵ لەسەر بواری کشتتوکاڵ زۆر گرنگیمان پێداوە کە لەم ناوچەیە گرنگێکی زۆری هەیە. وەزیری کشتتوکاڵ خۆی لێرە ئامادا بێ، ئەو بە ڕێزانەی تریش پسپۆڕی تری بواری کشتتوکاڵن. ئێمە هەموو لایەنەکان وەرەگرین، هەم لە کۆمەڵگەی مەدەنی، هەم لە مامۆستایانی زانکۆ ئەکادیمیان، هەم بەرپرسی حکومی، هەم ئەوانەی کە چالاکوانی مەدەنین. بۆیە هەموو ئەمانە ئەتوانن پێکەوە وەرەقەیەک ئامادە بکەن کە دواتر ببێتە بناغەیەک بۆی کە پشتگیری و یعنی پشتگیری و پێشخستنی ئابووری و دەرفەتەکانی ڕاپەڕین تیا لە خۆ بگرێتە و لاپەڕەیە. سپاس دەکەم کاگارام کە لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ سەحەر سەرکۆ، ئەم دیدارە بۆ دەڤەری ڕاپەڕین زۆر گرنگە. خۆتان دەزانن دەڤەری ڕاپەڕین ناوچەیەکی کشتتوکاڵیە، کەرتی کشتتوکاڵ دەتوانرێت ببێتە سەرچاوەیەکی گرنگی ئابووری هەم بۆ خەڵکی ناوچەکە و هەم بۆ هەرێمی کوردستانیش. خۆتان دەزان دەشتی بیتوێن یەکەکە لە دەشتە بە پیت و بەرەکەتەکان کە ساڵانە جۆرەها بەروبوومی جۆرا و جۆری تێدا دەچێنرێ. لەلایەکی دیکەوە کەرتی گەشتیاری خۆتان دەزانن پایەکی گرنگی ئابووریە. دەڤەری ڕاپەڕینیش دەوڵەمەندە بە چەندین ناوچەی گەشتیاری زۆر جوان و سەرنجڕاکێش. ئەگەر وەبەرهێنانی تێدا بکرێ بێگومان دەکرێ بڵین دەبێتە داهاتێکی باش هەم بۆ خەڵکی سنوورەکە هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش. و بابەتی پیشەسازی و کارخانە و کارگەکان و کەرتی وەبەرهێنان بێگومان ئەمەیەکێکی دیکەیە لەو سێکتەرانی کە گفتوگۆی لەبارەوە دەکرێت. دیارە خەڵکی ئەکادیمی و پسپۆڕ لەو بوارانەدا لە ڕێگەی توێژینەوەکانیانەوە، لە ڕێگەی لێکۆڵینەوەکانیانەوە و هەروەها شارەزایان لە بوارە جۆرا و جۆرەکان لە ناوچەکەدا بێگومان ئەمانە لە پانێڵەکەدا قسە دەکەن، وەکو کاگارامیش باسی کرد بە هەمویان کار دەکەن بۆی پلانێکی استراتیژی ئابووری دابڕێژن کە لە داهاتوودا کاری لەسەرکەن ببێتە هۆی گەشە سندن و بەرەوپێشچوونی ئابووری دەڤەری ڕاپەڕین. خۆشتان دەزانن ماوەیەکە سنوورەکە گەشەی بەرچاوی بەخۆی بینیوە لە ڕووی ئابووریەوە و قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ڕێگەی دەستگای پەرەپێدانی ناوچەی ئیدارەی ڕاپەڕینەوە
کاری زۆری کردو بۆ ئەوەی ئەم سنوورە گەشەی زۆر بەخۆی ببینێت لە ڕووی ئابوووریەوە بێگومان ئەم دیدارە زۆر گرنگە بۆ سنوورەکە و بەرپرسانی حیزبی و حکومیش لێرن بە تایبەتی وەزیرەکان سەرپەرشتیاری داری ڕاپەڕین هەموو ئەمانە با بڵێن گوێبیستی ئەو پلان و نەخشەڕێیانە دەبن کە لەلایەن ئەم خەڵکە پسپۆڕ و ئەکادیمیانەوە دادەڕێژرێ بۆ ئەوی دواتر وەکو حکوومەتی ناوچەکە و دواتریش وەکو حکوومەت یارێمکاری لەسەرکەن بۆ ئەوەی ناوچەکە لە ڕووی ئابوووریەوە زیاتر بەرەو پێشەوە ببن.